بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە لەسەر ڕاپرسی دەکەین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست پێداگیریکردن لەسەر کاراکردنەوەی پارلەمانی کوردستان وەک پێشمەرجی بەڕێوەبرانی ڕاپرسی خواستی ئەو هێزە سیاسیانە نییە کە دەگوترێت دەیانەوێت سەربەخۆبوونی کورد پاک بخەن؟ ئایا بەڕاست دەگونجێت ڕاپرسی لەسەر پرسێکی چارەنووسسازی پەیوەست بە سەربەخۆیی بەڕێوە بچێت و هێشتا دۆخی سیاسی ئاسایی نەکرابێتەوە لە ناوەخۆ؟ بۆچی ڕۆشنبیر و نووسەر و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەرامبەر پرسێکی وەها گەورەی وەک ڕاپرسی لە ئێستادا غائیبن؟ ئایا ڕاپرسی کە ئێستا بانگەشەی بۆ دەکرێت گەورەترین گرفتێک کە ڕوبەڕووی ببێتەوە ئەوە نییە کە نەتواندراوە لە تام و بۆن و خواستی سیاسی حزبی و شخصی تەجاوزی پێ بکرێت؟ ئایا کاتیەوە نییە لە پێناو ئایندەی هەموو لایەک واز لە گرێ سیاسیەکان بهێن و پرسی ڕاپرسی بکەنە سەرەتا و دەواازەیەک بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی تازەی سیاسی؟ ئەمە بابەتی ئەم شەومانە لە بەرنامەی دیوی دووەم بۆ قسەکردنیش لەسەر ئەمە هەڵبەت بەڕێز کاک مەشخەڵ کەوڵۆسی چاودێری سیاسی کاک بێستون حەمەد ساڵح پارێزەری ڕاوێژکار لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانن لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک هۆگرت چەتۆ چاودێری سیاسی بە ئەمە شێوە لەگەڵمانە بە خێراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. کاک مەشخەڵ با لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە پۆستێکدا کە لەسەر ئەکاونتەکەی خۆت بڵاوت کردوەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک قسە لەسەر ئەوە دەکەی بە شێوەیەکی ڕاشکاوانە کە ئەوەی کە کاراکردنەوەی پەرلەمان و پرسی سەربەخۆیی بەیەکەوە بوو بەسرێتەوە. ئەمە خواستێکی حەقە بەڵام بۆ ئامانجێکی ناحەق و پێشت وایە کە ئەم ئامانجە ناحەقە بریتێت لە پەخستنی پرسی سەربەخۆیی کوردستان. دەمەوێت ئەمە بۆ بینە ڕوون چۆن بەم نەتیجەیە گەیشتی؟ زۆر سپاس. دیارە من خۆشحاڵم بەم دەرفەتە و هیوادارم نیقاشەکەمان و توێژەکەمان لەسەر بابەت بێ بەڕاستی و قسەیەک بێ لەسەر بۆ بەرچاوڕوونکردنەوەی بینەرانی کەناڵی پەیام و ئێمە وا بکەین کە سوودێک بگەین بەو دیبەیتەی ئیستا لە کوردستان هەیە، نەک بچینە ناو هەندێک شتی شخصی و هەندێک مهاتەرات کە هەر لە ئیستەوە من ئاگر بڕەکەم بۆ ئەوەی کە حیوارەکەمان بەو شێوە نەبێ و چاوەڕوانەکەم شتێکی علمی باش بێ. ئێمە چۆن گەیشتین بەم نەتیجەیەوە، چۆن مقارەبەی مەوزوعەکە بکەین؟ لە ڕاستیە ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ پرنسیب نییە. هەنی وەکو پرنسیب کێشە لەگەڵ هیچ کام لەو چەمک و دەستەواژانە نییە کە لە زۆر لای میدیای کوردی و لە ناوەندی ناو میدیاکارانی کورد و ناو ڕۆشنبیرانی کورد بەکارە هێندێ. بەڵام ئێمە پێویستمان بەوە هەیە هەندێک جیاوازی بکەین و هەندێک قیاسات بکەین لەسەر قۆناغەکە. چۆن وا بکەین؟ ئیستا شتێک هەیە پێوترێ سیاقێکی قانونی ئەوی پەرلەمان، ئەمە پەیوەندی پەرلەمان و پەیوەندی حیزبەکان بە کۆی گشتی بەڕاستی ئەمە پرنسیپێکی جوانە کە پەرلەمان کارا بێ، پەرلەمانێکی ئەکتیف هەبێ، پەرلەمانێکە بێ قسەی هەبێ لە هەندێک لەو کێشە و کەم و کوڕیانی کە مجتەمەعی کوردی هەیەی. ئەمە پرنسیپ و هەموو خەڵک ئەزانێ و ئیشی پەرلەمانە کە یاسا دابنێ و ئۆکەی، ئەمە کۆتایی پێهاتووە. بەڵام ئێمە ئیستا ئەوتین لە سیاقێکی مێژووی ئەم مێژووە کە ئیستا دروستە بێ. ئێمە جۆرج بۆش قسەیەکی هەیەڵێ زۆر بە دەگمەن ئەبینرێ مرۆڤەکان شاید حاڵی لەحزاتی دروستبوونی تاریخ بن. ئێمە ئیستا قەدەری ئێمە وایە ئەوەتین لە ناو چوارچێوەیەک، ئەوەتین لە ناو ڕوودا و گەلێک کە بە ئیمتیاز دروستبوونی تاریخە. لە ئیستا تاریخی ئەم ناوچە دروستە بێ، لە ئیستا قاڵبەکانی جیۆسیاسی لە ناوچەکە قاڵب ئەگرێ، لە ئیستا کێکە گەورەکە دابش ئەبێ، لە ئیستا خەریتەی ناوچەکە دروست ئەکرێ و وێنا ئەکرێ، لە ئیستا کارلێکی هێزەکان لە ئاستی زلهێزەکانی جیهان ئەمریکا و یەکێتی ئەوروپا و حیلفی ناتۆ و لەولاوە رووسیا و ئێران شەڕی یاسا ناکەن لە ئیستا ئەوان، چکە هەموو هەنگاوەکانیان لە دەرەوەی سیاقی نەتەوەی گرتوەکانە، لە دەرەوەی شەرعیەتی نەتەوەی گرتوەکانە. بۆ لەبەر ئەوەی هەموو هێزەکان بە هێزە لۆکاڵیەکان و هێزە ناوچەیەکان و هێزە جیهانیەکانیش لە پێشبڕکێن لەگەڵ کات سیباقە لەگەڵ کات. ئەم پێشبڕکێ لەگەڵ کات بۆچی؟ لەبەرەوەی لە ئیستا ئیتر ئایندەی ناوچەکە بۆ 100 ساڵی داهاتوو وێنا ئەکرێ. ئێمە ئەگەر بین ئەم وێنە بچوو بکەینە سیرکە کاتی ئەمریکا دەستەوسانە لەوەی کە لە ڕێی شەرعیەتی نێودەوڵەتی و لە ڕێی یاسای نێودەوڵەتی ئیشی خۆی بکا لە سووریا، تاکڕەوانە ئیشی خۆیەکە.
یاسا یەکێک لە کێشەکانی یاسا ئەوەیە کە هەمیشە یاسا ئەبێتە تابعی ڕووداوە کۆمەڵایەتیەکان. یاسا لە ئەخیری کایەکە دێت و پرەنسیبەکانی خۆی ئەسەلمێنێ. یاسا درەنگتر دەرکەکە بە ڕووداوەکان بە پێچەوانەوە سیاست هەمیشە سیولەی زیاترە، سیاست هەمیشە دەرکی زیاترە، سیاست ئەحداسە خوڵقێنێ، یاسا دێ دوجار چیەکە تەقنینیەکە. لەبەر ئەوە یعنی ئەم جیاوازیە ئێمە پێویستە بە زمان و بە عەقلیەت و بە ئەکتیڤیەتی سیاسی خۆمان بەشی خۆمان لە ناوچەکە بچڕین، نەک بگەڕێنەوە بۆ هەندێک مەبادیئی یاسایی، هەندێک مەبادیئی یاسایی کە هێزە نێودەوڵەتی گرنگەکان کە دایکی دیموکراسیەتن لە دنیا حسابی بۆ ناکەن، وەکو لە ئەمریکان تۆی گرتوەکان یا ڕووس سەیرە ڕووس کە کاتی ئەبینێت لە خان شەیخون فەزیحەتێکی کیمیایی دروستە بێ، بەڵام ئەو ڕێگە نادا سیاقی یاسایی ئیشی خۆی بکە. یاسا ئەوە سێنێ بۆ منطقی سیاسەتە ئەمە. بەڕای بەڕێزت بۆچی ئەم هێزانی کە زۆر پێداگیری لەوە دەکەن کە پرۆسەکە لە چوارچێوەی بە قسەی ئەوان بە شەرعیەتێک بەڕێوە بچێت کە پێی دەگوترێت شەرعیەتی پەرلەمانی، بۆچی ئەم دۆخە لە بەرچاو ناگەن کە بەڕێزت باسی لێوە دەکەی دۆخی ئەوەی کە ئێستا خەریکە جارێش کە سیاست و مێژوو دەنووسرێتەوە لە دەرەوەی یاسایە خۆی هەموو بۆچی ئەمە ڕەچاو ناکەن ئەم هێزە کوردیانی نفسی یعقوب من نازانم ئەنی ڕەنگە تۆوەکو چاودێرێکانی بەڵێ سەچێ لەسەر ئەمە چۆنە ئێمە وانەکەین بە هەندێک لێدوان بە هەندێک قسە جیاوازیەکان فراوانترکەین ئێمە بین تەشخیصی ڕووداوەکان زۆر چاکە تەشخیصی ئەم ڕووداوت ئەمە چۆن دەکەی کە ئەمەی کە ئەم هێزانە زۆر پێداگیری لەسەر ئەوە دەکەن کە پەرلەمان دەبێت کارا بکرێتەوە و بەڕێزیشت پێ وایە کە دەشێ ئێمە لە دەرەوەی ینی ئەمە لە دەرەوەی یاسازەن چۆن خۆی سیاقی ڕووداوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرە یەک هێزم بۆ بێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک هێز بە ئێرانەوە بە حتا بە عێراق کە حەیدەر عەبادی ئەڵێ ئێمە ئامادەین کە دەستوەردانی ئەسکەری بکەین لە خارجی حدودی خۆمان کە دوێنێ تورکیایکە بە پێچەوانەی سیاقاتی دەستوری و سیاقاتی قانونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی یەک هێزم بۆ بێنە بە هێزە لۆکاڵیەکان بە هێزە نێودەوڵەتەکانیش بە سیاقە قانونیەکەی ئیش زۆر چاکە لەبەر ئەوە ئیستا ئێمە بۆ ئەوەی کە دوانەکەوین لە کارن چونکە یاسا هەمیشە یاسا تەبیعەتی وایە ئیستا ئەگەر ئەمریکا بیویستە بە یاسا مامەڵە بکە ئیشەکانی دواکەوت سیاقاتی قانونی هەمیشە لەگەڵ سیاست زۆر دوورن سیاست سورعەتی تایە یاسا هەندێک بەندوباوی تێدایە کە ئەمە ڕووداوەکان دواخە دەرکردن بە ڕووداوەکان دواخە لەبەرەوە بە بڕوای من بە گوێرەی ئیستینتاجی ئێمە و بە گوێرەی ئەوەی کە لە ناوچەکە هەیە پێویستە ئێمە ئیشە سیاسەکەی خۆمان بکەین دوجار تەقنینی بکەین بە گوێرەی قانون زۆر چاکە کاک بێستون ئەمە بۆ چوون و وجهەنەزەری بەڕێزێکە کە وەکو چاودێری سیاسی لە چوارچەوەی سیاستدا وهای دەبینێتەوە کە ئێمە دەشێ بۆ دروستکردنی مێژوو یا ئەوەی کە لە ئێستادا خەریکە مێژوو دەنووسرێتەوە مێژوێشی تازە لە سیاقێکی تازە دەشێت لە دەرەوەی یاسایانی ئێمە حرەکەت و مامەڵەی خۆمان بکەین بەڕێزت وەکو پارێزەرێکانی ئەمە چۆن دەبینی؟ بەڵێ وەڵام من سەرەتامەوە بڵێم ئێمە مەسەلەکەی سا ئەوەی کە باوە مەسەلەی ڕفراندۆمە ڕاپرسی ئایا بۆ چییە بۆ مافی چاری خۆنووسینە بۆ جیابوونەوەیە بۆ سربەخۆییە ئەمە خاڵێکە خاڵی دۆمەوەیە کە ئایا ئێمە ئێستا مانتیقەکە لە شەڕێکایە لە تەحولێکی گەورایە ئەمە دووەمیانە سێمیان ئێمە ئەگەر ڕاپرسی یەکەین ئەمانەی مێژوو بنووسینەوە ئایا سەردی مێژووی گرنگە یاخود نەوەکان بڵێن ئێمە ڕاپرسیەکمان کرد ڕاپرسێکی گشتی شعبیمان کرد ئایا دەستور تیا سەروەر بوو یاخود سیاست تیا سەروەر بوو یاخود قانون تیا سەروەر بوو لە کوردستانە نە دەستورمان ببوور قسەش پێ دەبڕم لە چەندین وڵاتی تر کۆمەڵی حەدەسی زۆر گەورە هاتوۆتە پێش لە دەرەوەی یاسا بنمونە دەستوەردانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە 2003 لە عێراق و گۆڕینی ڕژێمێک کە لە نەتەوە یەکگرتوەکان شەرعیەتی نێودەوڵەتی هەبوو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە دەرەوەی ئەم شەرعیەتە نێودەوڵەتی دێ سیستەمی ئەم وڵاتە دەگۆڕێ و دواتریش خۆت دەبینی بەڵام ئەمە پەیوەندی بە ئیستیفتاوە نییە ئەمە جۆرێکە لە سیاسەتی لە بەرژەوەندی گشتی زلهێزەکانی دنیا بۆ سەر لە نوێ دابشکردنەوەی ئەو شتە تەبیعیانەی وەکو غاز و نەوت و مەرکەزی حوکمڕانی و ئەقتاب کە لێرا شەڕەکە بەڵام ئەوەی ئێمە دووشتی جیاوازە گرتنی عێراق گۆڕینی سیستمی
حکومڕانی لە عێراقا بەڵامەوەی ئێمە ئێستا لێرە بۆی ئەڕۆین ئێمە لە نێوان دوو چەمکین چەمکێکیان ئایا سیاست ئیشکا بۆ ئەوەی قانون بەرقەرار بێ یاخود قانون ئیشکا بۆ ئەوەی سیاست تەداخل لەسەر ئەمە بوەستە قسەمان باشە ئەوەی کە ئێستا بەربڵاوە طبعا لە 12 دەی 2015ەوە قانون ڕۆشتەوە بۆ ماڵەوە لە هەرێمی کوردستانە ئێستا بە درێژایی مێژوو لە سەدەی حەڤدەمەوە بێنە پێشتریش لە چاخە کۆنەکانی ئەوروپای مەسیحەوە بێنە هەتا ئەمڕۆ یەک حیزبم بۆ بێنە لیژنەی دروست کردی بێ بۆ ئەوەی ئیستیفتا یاخود ڕاپرسی بکات لە یەکێ لە وڵاتە ئەوروپیەکانە لە ئەفریقیایە لە ئاسیایە لە هەر شوێنە لە ئەمریکایە هەمیشە سیاست دراوەتە یا پاڵ کۆمەڵێک پەرلەمانتار ئیشەکەیان کردووە یا پاڵ چەند وەزیرێک ئیشەکەیان کردووە یا کۆمەڵی دەنگدەر لە مەرحەلەیەکی معەنە ئەوەیان کردووە هەرگیز نەمان بیستووە حیزبێک بێت لیژنەیەک تەشکیل بکە بڵێ من ئەمڕۆ بۆ نمونە لە ئەمریکای جنوبیە کاتی خۆی کە ئیسپانیا و پورتوگالەکان جیابوونەوانی و سربەخۆییان ئیعلان کرد ئەمریکا وەڵسن کە سەرۆکی ئەمریکای ئەوسا بوو لەو ساڵانەیە مەبادی چواردەی سەرۆکی ئەمریکا دەری کرد ئەو چواردە مەبدەئە یەکێک لە مەبدەکان حەقی تەقریری مەسیر بوو خۆ حیزبێک نەهات بە ناوی ئەمریکا و ئەمە بکە ئەو کەسێک کە ئەمەی کرد سەرۆکی ئەمریکا بوو ئەمەی کرد هادووتی من دەعمی ئەدەبی و مادی و معنەوی یەکەم بۆ ئەوەی ئەوروپا تەداخل لە ئەمریکای جنوبیان نەکات وتی هەموو شتێکەکەم چییە سەربەخۆیی ئەوێ بابیەوە بەڵام من پرسیارەکەی من ئەوەیە ئێستا ئێمە بۆ ئەبێ هەموو شتێک گەڕینەوە بۆ ئەحزاب ئەبێ ئەی مجتەمەعی مەدەنی ئەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەی مؤسسات ئەی دەستگاکانی بیرکردنەوە و نوخبە یعنی بۆ ئەبێ ئێمە مەسەن لەبەرەوەی هێشتا حیزبەکان بەهێزترین ئامادەبوویەکن لەسەر ساحەکە خۆت دەبینی ئەو دامەزراوانەی کە دامەزراوی سیادی و شەرعی بە قسەی بەڕێزت بێکەمێک بەڕێسا چونەتەوە ماڵەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ڕەنگە دواتر کاکۆگەرچەتۆ لەو بارەوە زۆرتر پرسیاری لێ بکەین خۆت دەزانی لە چ دۆخێکدا دەژین کەواتە بەهێزترین ئامادەبوویەک چیە حزب و کەسایەتە سیاسیەکانن بۆچی لێ نەگەڕێن ئەمان ئیشی خۆیان بکەن جا من ویستم بگەمە ئەوە هەر ڕاپرسێک ئێستا با ئێمە نمونەکە لەسەر هەرێمی کوردستان جەدەلەکە خۆی لەوایە ئایا ئێمە ئێستا ئەڵێن پەرلەمانی ناوێت ئەمە ئەچین بۆ ڕاپرسی باشە ڕاپرسی خۆی چێ یا موافقەتە یا عدەم الموافقە یا بەڵەیە یان نایە گریمان ئێمە سبەینە ڕاپرسیمان کرد قبوڵیشمان کرد ئەو لیژنەی ئەحزاب کۆبوونەوە هەر کەسە ئەندامی خۆی و ڕێکارەکان و ئیجراعاتیان تەواو کرد و ڕاپرسیەکە کرا ڕاپرسیەکە چییە وەکووتم ڕاپرسی سیاسیە یا دەستوریە یا قانونیە ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە باوە وەکو عرفێک وەکو قانونی نێودەوڵەتی ڕاپرسی ئەگەر گشتی بوو پەیوەندی بە قانون نێودەوڵەتیەوە هەیە ڕاپرسی ئەگەر تایبەت بوو پەیوەندی بە نظامی حکمەوە هەیە ڕاپرسی ئەگەر سیاسی بوو اختیاریە لە نێوان شەعبێکە بۆ مەسەلەیەکی معەن بۆ ژیانی خۆیان بۆ ڕێخستنی ژیانی خۆیان ئەوەی لە هەرێمی کوردستانە ئێستا ئێمە گریمان ئەو لیژنەیە کارەکانی خۆی کرد گریمان ڕاپرسیشمان کرد گریمان لە سا 9.9شمانێنا هەموو وتمان وەکو من ئێستا پرسیارەکە لە لامە ئێمە ڕاپرسەکەکەین بۆ چییە جەوهەری ڕاپرسی چییە ئەگەر جەوهرەکە ئیزافەکردنی صفەتی شەرعیەتە بەوەی کە ئەم دەسەڵاتە هاتووە لە ڕێی لیژنەیەکە و ڕاپرسیمان بۆ بکە ئەی دوای ئەوە ئایا ئێمە جیابینەوە یاخود سربەخۆوە بین یاخود بە ئیتحادی ئەمێنینەوە لەگەڵ حکوومەتی ئیتحادیە پرسیارەکە ئەمەیە ئێمەمانەیە بزانین ئەم لیژنەیەکە هەڵەسێ یاخود ئەمە پرۆسەیە کە ئەکرێ وەرەقەیە کە فشارێکی سیاسیە ئەحزابی سیاسی لە مەرحەلەیەکی ئەو مەرحەلە تاریخی کە کاک مەشغەڵ باسیەکە لە مەرحەلەیەکی تاریخیە بەکاری ئێنێ بۆ فشار بۆ سەر سیاسەتی نێوخۆ و عێراق و دەروجیران بۆ ئەو گۆڕانکاریانی کە دوای شەڕی داعش لە مووسڵ و ڕزگارکردنی مووسڵ لە عێراقا ڕۆیان زۆر باشە زۆر باشە با بچم بۆ لای هەولێر بۆ لای کاگ هۆگر چەتۆ کاگ هۆگر لە ڕابردوو ئەگەر بە هەڵەدا نەچم لە 2004 ئەو کاتێک کە هەڵبژارنی پەرلەمانی عێراقی و هەروەها کوردستانیش بەڕێوەچوو 2005 با هەوڵ و کۆششێکی هاوبەشی نێوان کۆمەڵێک ڕۆشنبیر و نووسەر و هەروەها چالاکوان و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ڕاپرسیەکی مەدەنیانەش بەڕێوەچوو لەسەر
پرسی سربەخۆی هەرێمی کوردستان و نەتیجەکەشی دیار بوو. ئەمە دەکرێت بە یەکەمی هەنگاوێک ینی بە هەنگاوێکی مەدەنیانە و میلیانە بەڵام لە دەرەوەی ڕسمیەت ئێمە وەصفی بکەین. بەڵام لە ئێستادا خۆ دەزانی قسە و باسی گەرم هەیە لەسەر ڕیفراندۆم لەسەر ڕاپرسی و جمزۆڵی گەرمیش هەیە بە هەمان شێوە هەر پێویستە بەو پرسەوە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەغائیب دەبیندرێن لەم پرسەدا. ئەمە بۆ زۆر سپاس ڕێز و حرمەت بۆ جەنابەت وە بۆ میوانانیش وە بۆ بینەرانی پەیام. خۆشحاڵم دەست خۆش بێ و پرسیارێکی گرنگە چونکە بەڕاستی بازنەی سازدانی ڕیفراندۆم وەکو کۆمەڵێک دۆزی تری نیشتیمانی گەورە لە چوارچێوەی ملبەملانەی سیاسیدا ساغ دەکرێتەوە وەکو ئەوەی کە لە با بڵێین هەردوو میوانی بەڕێزیش کە لەگەڵ جەنابەت ئێستا قسەیان کرد لە نێو ئەو دەستەواژانەی هەیە کە دەخیندرێتەوە دوجار دەرەنجامەوەمان بۆ دەردەکەوێت کە دوو تێزی سیاسی هەیە دوو بینینی جیاواز هەیە و ئەوانەش دەکرێت هەبێ گرفتێک گەورە نییە. یەکێکیان پێی وایە دەکرێت بۆ دەرفەتی مێژووی کە منیش پێم وایە دەرفەت لە پێشە لە دەستی نەدەین لەبەر ملبەملانەی ناوخۆ ئەم بارودۆخە نەڕوا لێمان و بە ئیتیجاهی ئەوە بچین کە شتێک لەو بارودۆخەیە لەو خاریتەدا ڕێشنەوە ئەوانە دەستمان بکەوێت. لاکەی تریش پێی وایە بەڕوونی ئەگەر بڵێم ئەوەی کە بەدەستمان دەکەوێت بەو مۆدێلێک کە ئێستا دەگوترێ هیچ نییە ئەوەی هەشمانە لە دەستمان دەڕوە. ئەگەر بێت و ئێمە بمانەوێ ڕیفراندۆم بکەین بۆ ئەوەی دوایی داوای سربەخۆیی بکەین یان دوای ڕێی خەڵک بزانین وەکو وەرەقەیەکی سیاسی لە ساحەی سیاسی و لەو مفاوزاتێک کە لە ناوەندی هەرێمی و ناوخۆیی و نێودەوڵەتی بەکاری دێنین بەکاری بێنین بەم مۆدێلی ئێستا ئەوە شکست خواردووە و سەرکەوتوو نابێ. ئەم دوو تێزە تقریبن بەشی زۆری کۆمەلگای کوردستانی دابش کردووە و ڕێکخراوەکانی مەدەنی بۆی پارێزگاری لە بەشێک لەو سربەخۆیی خۆیان یا لە دیتنی خۆیان بکەن هەوڵیان داوە بە حەقەت وەکو چاودێری پرۆسەکە بکەن چونکە لازال بەشێکیان لە گومانی ئەوەدان ڕیفراندۆم بە شێوەیەک بەڕێو دەچێت چۆن بەڕێو دەچێت چونکە کەرەستە و ئەدەواتی هەیە بۆچی ڕیفراندۆم دەکەین. هەندێک جار دەڵێن ڕیفراندۆم بۆ ئەوی دوایی سەرۆکایەتی هەرێم یا سەرۆکایەتی حکوومەت ئەعلانی سربەخۆیی بکە ئەگەر خەڵک بڕیاری دا و ئەوانیش ئەعلام کە هەندێک دەڵێن نایە ئەمە ڕیفراندۆم دەکەین بۆ بزانین ڕای خەڵکمان چییە و خەڵکمان چی دەوێ و خەڵکمانەوە هەرسێکمان هەر چوارمان کە لە بەرنامەکەین معلومە ینی لە هەرێمی کوردستان ڕاپرسی بکرێ ئەگەر ئەبعادی سیاسی لێ دوور بخەینەوە بە حەقەت بە هەر کوردێک بە ڕۆڵەیەکی کورد بڵین تۆ دەوڵەتی کوردی دەوێ بە دڵنیایی بە 10 وەردەکە و دەڵێ بڵێ و هەمن پێم وایە بۆ خۆشی ئەگەر بڵین 2% لەگەڵی نابێ ئەگەر نا 100 خەڵک پشگیری لەوە دەکات چکەوە مافێکی ڕەوایە و هیچ پێچەوانەی بنەما و پێوەری نێودەوڵەتی نییە خۆی چەسپاوە لە عهدی دەولی خاص بە حقوقی مەدەنی و سیاسی و هەردوو عهدەکە کە حقی تقریری مەسیر حقی مەشروعە لە بۆ هەموو کۆمەلگایە کە پەنای لە بۆ بن لەم چوارچێوەیە بە حقەت منیش ئەو بۆ چوونەم هەیە ڕێکخراوی مەدەنی هەندێک چالاکیان هەیە بەڵام لازال ئەو چالاکیانە ئاراستەکراون هەندێکیان هەنە و پشتگیرن و چاپڵە بۆ لێ دەدەن کە بەبێ دامەزراوە ئەوە بکرێ و هەندێکیشیان هەر زۆر دژن پێیان وایەوە نابێ و ناکرێت پێم وایەوە دابشبوونی سیاسیە ئەوەی کە دیتنی منە کە بە حەقەت دەمەوێ ڕوونی بکەمەوە من پێم وایە پرسیارێکی گەورە هەیە کە ئێمە باز لە پرسێکی سیاسی گەورە دەکەین پەرلەمانی کوردستان بەس وەزیفەی تەشریع نییە جارێ ئەوە تەسبیتکەین 6 وەزیفەی سەرەکی هەیە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان یەکێک لە وەزیفەکانی ڕسمی سیاسەتی خارجیە و ئەوەی ئێمە دەیکەین بڵندترین بەهاترین پێگەی ممارەسەی خارجی و سیاستکردنی خارجیە چونکە ئێمەمانوێت کیان دروستکەین لە دەوڵەتێکی فێدرالی کە لەگەڵ عێراق بە پێی دەستورێک ڕاوابەستەین دەمانەوێت بچینە دەرەوەەوە کارێکی لەو بابەتە بکەین بۆیە دامەزراوەی هەڵبژێردراو لەلایەن خەڵک
دامەزراوەی گرنگە بە پێی یاسا ڕسمی سیاسەتی خارجی دەکە ئەوە جگەلەوەی کە بە بۆچوونی منی کەسێک کە شارەزا لە بواری هەڵبژاردن و ڕاپرسی پێم وایە پێویستی بە یاساش هەیە کە کات دیاری دەکات چونکە بەس ئەوە نییە بڵێن حکوومەت بابێ بڕیار بدا کەی ڕاپرسی بێ پرۆسیجەری زیێدەتر هەیە ئەگەر وایە مەسەڵەن پەرلەمان پێویست نیە کۆمسیۆنیش پێویست نییە خۆ حکوومەتیشی پێویست نییە لە بارەگا حیزبیەکان سندوقی دادەنێن بە خەڵکی دەرێن وەرە دەنگ بدە چونکە بەم مۆدێلە لەبەرەوەی ئێمە ناتوانین کێشە سیاسیەکانمان چارەسەرکەین و بین ئەو گرفتە یاسایی و دەستوریانەی هەمانە پێمان وابێ بەو ئاقارەی و دوازار نمونە بێنینەوە بڵین بۆ نمونە ئەمریکا لە عێراقی داوا بەبێ یاساوانیەوە یعنی ئەمریکا نەیتوانێت زۆرینەی دەنجی ناو ئومەم متحیدە بەکاربێنێ بەڵام کۆنگرێسەکەی بڕیاریدایە بچێتە شەڕی عێراق کۆنگرێسەکەی بڕیاریدایە بوجە تەرخانکە بۆ ئەو شەڕە کۆنگرێسەکەی بڕیاریدایە کە بە نەتیجە تحالوفێکی نێودەوڵەتی دروستکە لە دەرەوەی شەرعیەتی ئومەم متحیدە ئومەم متحیدە بە نەتیجە دامەزراوەیەکە هەموو نییە ئەوە ناتۆ هەیە تەسەڕوف دەکات لە چۆتە شەڕ بە بێگەڕانەوە بۆ ئومەم متحیدە وەکو حلفێک وەکو دامەزراوەیەک بۆیە بە نەتیجە بین بڵێنەوانە لە دەرەوە یاسا بۆ لە دەرەوە یاسا نەبوو بەبێ پرەنسیپ و یاسا و باشترین بەڵگەشت بۆ ئەوە چییە کە دیتمان تۆنی بلێر بەڕاشکاوانە لە ژنەیەک پاش 10 ساڵ لێکۆڵینەوە بە حقات داوای سزادانی تۆنی بلێر دەکەن کە ئێستا ڕئیس وزەراش نییە و ئەوانەی بڕیاری چوونە شەڕیاندا لە عێراق لە پەرلەمانی ئەوان داوا دەکەن سزا بدرێن زۆر باشە سەوری من زۆر چاکە ئەگەر ئێمە بەڕاستی بمانەوێ ئەگەر ئێمە بەڕاستی بمانەوێ ئێستا ریفراندۆم بکەین باو جوملەیە تەواو بکەم بە حقیقت هیچ دوو دڵی تێدانە دەبێ ئێمە فشارکەین بە هەموو هێزەکان مەدەنی و ڕۆشنبیر و تا دوایی دەبێ ماڵی کورد ڕێکوپێکتر بێ لەوەی ئێستا هەیە دەبێ کورد ئەوەندە ئامادەجی تێدا بێت کە دەڵێم کورد مەبەستم لایەنە سیاسی ئەساسیەکانە ئەوەندە ئامادەجی تێدا بێت تەنازولی هاوبەش بۆ یەکتری بکەن بۆ دۆزێکی گەورەتر ئەگەر نا بەڕاستی ئەوەش دەچێتە سەفقەی ئەوەی کە ئێمە ئەم پرسە نیشتیمانیە گرنگانە بۆ بەرژەوەندی سیاسی تەسک بەکاربێنین زۆر چاکە کاکۆگر زۆر چاکە دواتر دەگەڕێمە وڵات کاکۆگر زۆر چاکە زۆر باشە سوپاس دەکەم کاگێ مەشغەڵ دەگوترێت کاراکردنەوەی پەرلەمان ئاسانترە لە ئەنجامدرانی ڕاپرسیەکە خۆی کە ئێستا خۆ دەزانی هەردووشی بۆتە کێشەیەشی تر یان هاتوتە کێشەیەشی زیاد کردو لە ناو کۆمەڵگەی کوردیدا زۆر چاکە دەگوترێت ئەگەر ئەوانەی زۆر پداگیری دەکەن لەسەرەوەی کە ڕاپرسی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ بۆچی بە قەرارێکی سیاسی ینی ئەم پرسەیانی کۆتایی پێ ناهێنن کام پرسی ئەوەی کە چیتر پەرلەمان بە ناکارایی بە پەکراوی نامێنێتەوە زین چۆنە مامۆستا من حەزم ناکرد و توێژەکە بە ئاقارێکە بین کە ناچار بین لێکشانێکی وها دروستکەین کە دوجار بچینەوە ناو هەمان ئەو منزومە عقلیەی کە ئێستا مجتەمەعی کوردی دێت توخنی ئەم مۆزوعەکەوێ من پێم وایە ئەمە ئینتیباعی منە لەسەر مۆزوعەکە بە عەمدی لەناو کۆمەڵگە و لەناو میدیای کوردی دیماگۆجێتێکی بە بەرنامە پەیڕەوە کرێت دیماگۆجێتێکی بە بەرنامە پەیڕەوە کرێت کاکە ئێمە ئیستا ئێمە کۆمەڵێک چەمک و کۆمەڵێک ئەحداز هێندێت تێکەڵاو ئەکرێ کە پێویست ناکە باسی ئەم مۆزوع بکەین چون ئێمە لە سیاقێکی تایبەتین ئەم سیاقە لە دەستمان دەرچوو دوجار تعویز ناکرێتەوە وەکو سەرەتای سەدەی 21 سەرەتای سەدەی 20 ئێمە کۆمەڵێ مقاوماتی بە قووەتمان هەیە کە ئەتوانین ببین بە فاعیلی نێودەوڵەتی ئەتوانین ببین ناکرێ ئێمە بە هەندێک جەدەلی بێزەنتی هەیە ئێمە کاروانەکە بێزەنتیە مەشغەڵ دەگوترێت بە یەک قەراری سیاسی هێزێک دەتوانرێت کۆتایی پێ بهێنرێت سیرکە ئەزین چۆنە ئێمە ئەوە سیاقێکی تری هەیە ئێمە ئەکرێ لە ناو خۆی خۆمان باسیەوەکەین بڵین با پەرلەمان کارا بکرێ بەڵام ڕەبتێکی لۆجیکی و سیاسی یاسایی نییە لە نێوان ئەوەی کە ئێمە باسی پرسی سربەخۆیی بکەین و ڕەبتیکەین بە بۆ نمونە پەرلەمان مشکلەکە زین لە مشکلەکە لەوەدا کۆمەڵی هێز کۆمەڵی کەسی تر بە پێچەوانی بەڕێزت بیر دەکەنەوە بە پێچەوانی بەڕێزت خیتابیان هەیە تۆ چۆن مامەڵە دەکەی لەگەڵ ئەمە من ئەزین چۆن ئەمە واقع نییە سیرکە ئەزین چۆنە سیرکە ئێمە کۆمەڵێک ڕاستی هەیە پێویستە بیزانین بۆ ئەوی بینەری کورد بە هەڵان نەچێ یەکەم شێت بار زۆر ڕاشکاوانە ئێمە قسە بکەین لە ڕاستیا یەکریزی کورد زەرور نییە بۆ دروستبوونی دەوڵەت ئەمە یەک بۆ بە چ بەڵگەیەک لەبەر ئەوەی ئەگەر عەرەبەکان بووە سانایە تاکو یەکریزە بن
22 دەوڵەتی عەرەبی دروست نایە ئەمە یەک کە هەمووی لە چێشەدا دوو لەگەڵ کە هەموویشیان لە کێشان ئیسش نە لە مەزهەبایەکن نە لە تعلیمایەکن نە لە سیاسەتدا. لە هیچ چایەک نین ڕاست. عەرەبیشن بەڵێ. 22 دەوڵەتی قەومی عەرەبی دروستە بێ هی هەیانە بەقەی سلێمانیە بێ بەر لە ڕوبەرە بەقەدەر سلێمانیە بێ یەکبوونی هەموونەتەوەی کورد و هەموو تاکی کورد لەسەر دروستبوونی قەوارەیەکی قەومی هیچ نەزەرورە نەواقعیە نە سیاسیە نە فاکتەری هێزیشە لەبەرەوە من پێم وایە و دروستبوونی دەوڵەتیش هیچ پەیوەندیەکی نییە بە ڕوبەری دەوڵەتەکە چەنەیە یا چەنە نییە لەبەرەوە من پێم وایە لە تەنها شارێک ئەکرێ دەوڵەت بێ وەک چۆن بەحرین دەوڵەتە کوێت لە تەنیشتیا بە دەوڵەتە و دەوڵەتی عەرەبیش ینی دەشێ ئێمە یعنی شخصیەتی دەوڵەت دەوڵەتێک ببێنین ئەکرێ زۆر ئەکرێ زۆر تەبیعی و زۆر واقعیشە لەبەرەوە ئێمە با بینەر بە هەڵانە بین ئەمە مەرجێک نییە بۆ دروستبوونی دەوڵەت ئەگەر مەرجی یەکبوونی نەتەوە مەرجی دروستبوونی دەوڵەت بێ هیچ پێویستی نەکرد تورکەکان چەند دەوڵەتێکیان بێن ناوەڕاستی ئاسیا ئەبووە هەمویان یەک دەوڵەت بوونایە ئەم نەزەرە فانتازیە بە عەمدی هێنراوەتە ناو خیتابی سیاسی کورد لەبەر پەکخستن لەبەر درێژکردنەوەی ئەو جەدەلەیە گینا هیچ پێویست ناکە یعنی تۆ سیرکە ئێمە ئەوتێن لە لەحزەیەکە تایە تەریخ دروستە بێ یان هاوتا بە تەریخە ڕۆین یان بە جەدەلی بێزەنتی جا دکتۆر عەلیوەردی لە یەکێک لە کتێبەکانیا نمونەیەکی جوانە هێنێتەوە لە مەجموعەیەک لە فەیلسوفەکان دائەنیشن لەسەر ژمارەی دادانەکانی ئەسب ئەڵێ لیانە بێ بە جەدەلێکی بێزەنتی ئەوڵێ 26 دانە ئەوڵە 30 دانە ئەوڵە 40 دانە باشە دیێن لەسەر ئەمە کێشەکان قوڵەکەنە لە بینی یەکتری ئەڵێ بینەمە ئەسپێک لە ناو تەویلەکە بوونەوە چون دانەکانی بژمێرن و کۆتایی بێ کۆتایی بێ بەم کێشە بابە ئێمە ئەوتێن لە لەحزەیەەکە یاخود دەست پێشخەری ئەەکەین کە ئەوە بەڕاستی بە سیاقاتی پەرلەمانی ناکرێت چونکە پەرلەمان دوجار دێت تەقنینەکە جوانی ئەکا ئەکسسواری دەوڵەتە ئەکسسواری مجتەمەع بەڵام تاریخ بە پەرلەمان دروست زۆر باشە زۆر باشە کاگ بێستون یعنی چ لۆژیکە کە ئێمە بین بابەتێکی گەورە و چارە نووسازی وەکو ڕاپرسی کە قەرار وایە بمانگەیەنێ بەسەر بەخۆی بیبەستینەوە بە کاراکردنەوەی پەرلەمانێک کە لە ماوەکانی ڕابردوو لە 20 ساڵی ڕابردوودا بینیومانت چۆن پەرلەمانێک بووە کاتیوە نی ینی بە واقعی بیر بکەینەوە من ئێستا حەو نمونەیەنمەوە ئەگەر ئەو حەو نمونە بابینەر خۆی قەرار بە ئەگەر چووە چوارچێوەی ئەو قسانەی کاک مەشخەڵێکە منیش لەگەڵیان فەرمونونەکە یەکەم اتحادی سۆڤێتی هەڵوەشا بوو بە دەدەوڵەت بە سیاسەت بوو بە دەدەوڵەت ئەمە یەک یوغۆسلافیا هەڵوەشا بوو بە حەو دەوڵەت بە سیاسەت بوو بە حەو دەوڵەت بەچی بوو بە دەوڵەت هەمووی بە قانون ئومەمی متحیدە دوجار ئەبێ مەقعد دەبێت لە ئومەمی متحیدەیە خەسڵەتەکانی دەوڵەت گەلە زەویە سیستەمی حکومڕانیە گەل کە پارچە بوو سیادەی نامێنێت کاک مەشخەڵ ئەڵێ وڵاتانی عەرەبی 22 وڵات هەر یەکەی ناوێکی هەیە ناڵێ عەرەبی یەک و عەرەبی دوو عەرەبی سێ عەرەبی تورکیا و عەرەبی بۆ نمونە ئازربایجان و عەرەبی نازانم چی خەلیجە ئەفریقیایە ئاسیایە 22 دەوڵەتن کوردستان یەک کوردستانە ڕاستە لە بەشێکیا ئێستا ئێمە ئەم محاولەیەکەین بەڵام ئێمە خۆشمان بین لە بەشەکەی خۆمانە ئیدعای ئەوە بکەین لە هەولێر ئەبێت بەڵام با لە سلێمانی نەبێت ئەوە دووەمیان سێمیان جابوونەوەی ئەریتێریا لە ئەسیوبیا ساڵی 1993 چوارەمیان تەیموری شەرقی لە ئەندەنوسیا پێنجەمیان کۆسۆڤۆ و سەربیا لە یوغۆسلافیا شەشەمیان جنوبی سوودان لە سوودان باشە هەموو ئەمانە دوجار شتێک کۆی کردوونەتەوە ناوی قانون بووە بۆ تعبیعی قانون ڕاستە سیستەمی حکم لە بنەماکانی دەوڵەت و لە بنەماکانی حەق تەقریری مەسیرە بەڵام ئەوەی کە تۆ ئەبەستێتەوە بە دەرەوەی خۆت قانونی نێودەوڵەتیە تۆ ئەگەر ڕاپرسی وەکووتم ڕاپرسی گشتی شعبی ئەەکەی بۆ ئەوەی تەقنینی بکەیت دوجار لە ڕێگەی قانونی نێودەوڵەتیەوە چونکە قانونی دەوڵەتی ئێمە هەمومانی کردووە بە نێونەتەوە ئەم ڕاپرسێکی ئێستا دەویستری لە هەرێمی کوردستان بەڕێوە ببرێ ئەوە هیچ دەویستری لە دەرەوەی قانون لە دەرەوەی پەرلەمان بەڕێوە بچێ تەنانەت خیتابەکەی وها کە پێویستی بە شەرعیەتی نێودەوڵەتیش نەبێت باش من ئێستا بۆ ئەوەی جەنابەت شتێک حەزناکەی وها خیتابێکی شەیە خیتابێکی واش هەیە بەڵام ئێستا من یاسایە گەێنمەوە ئەو پەرلەمانە دەری کردووە کە ئێستا لە ماڵەوەیە
لە ساسی هەشتی هی پارتیە 24 گۆڕانە هەژدەی هی یەشێتیە باقیکەشی ئەحزاب ئیسلامیەکانەوە و حزابەکانی ترە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆ و هەڵبژاردن لە ناو قەوسە ڕاپرسی بۆ تویانە هەڵبژاردن و ڕاپرسی بە گشت جۆرەکانی ڕاپرسی واتە ڕاپرسی شعبی دەستوری قانونی سیاسی مادەیەگەیە پێوترێ دەقی مادەی حەڤە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەنجومەنی کۆمسیاران مافی ئەوەی هەیە کە پێشنیازی ئەو یاسایانە بکە بۆ پەرلەمان کە پەیوەندیان بە هەڵبژاردنەکان و ڕاپرسیە گشتیەکانەوە هەیە ئێمە ئێستا لە چه حاڵەتەکەین؟ حاڵەتی مێژووی ڕاپرسی گشتگیری شعبیمان نییە بە سیاسی ژەڕوون قوبوڵمە ئەو ئیجراعاتانە چین سبەینی ئەو لژنەی کاک کوشیار و کاک دکتۆر ڕۆژ و کاک شۆڕش و من و کاک مەشخەڵ کۆ ئەبینەوە لژنەین ئەو ئیجراعاتانە چین بۆ ئەوەی قوەی ئیلزامی هەبێت قوەی ئیلزامی هەبی بڵین ئێمە شعبێکین 45 ملیۆنین لە بەشێک لە عێراقا بە ئیتیحادی بە فیدراڵی تا ئێستا ژیاوین ئێستا وەزعەکانمان لەبارە گۆڕانکاریشی واڕوئەیە لەم وەزعەیە ئێمە وەکو لە سەرەتایە وتم نابێ ئیزافەی صفەی شەرعیەت بین بە کەس زایدەن حیزب ڕاپرسی کاتێک جوانە لە دەرەوەی لیژنە وەکو وتم ئەو حەوت نمونەیەم بێنایەوە جوانی مەبەستم لە چییە مامەساجان جوانی مەبەستم لە چییە تۆ هەموو شتێک قانون مەبەست پێ لە قوی قانونیە با شتێک جێ سەرنجە وڵاتانی دەوروبەر وڵاتە زلهێزەکان کاتێ مووقیف دەدەن لەسەر ڕاپرسی ئەوەی باسی لێوەنەکەن بابەتی پەرلەمان و شەرعیەتی قانونی و واهز دەکەم کە ئیشکالیان نەبێت لەسەر ئەمە ئەخر مامۆستا کێشەکە بۆچی لێرە بکەین بە کێشەکە لە چیایە من لە سەرەتایە باسم کرد وتم ئێمە ئەگەر ڕاپرسیەکەین ڕاپرسی شعبیەکەین بۆ نمونە ڕاپرسی شعبیەکەی نەبێت لە ڕووی مەوزوعەوە لە ڕووی وجوبی ئیجراعاتەکەیەوە لە ڕووی کاتەکەیەوە لە ڕووی قوەی ئیلزامیەکەیەوە هەر یەکێ لەمانە خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە ئەوەی ئێستا لە کوردستان پێڕەوەکرێ خۆیان ئەڵێن ئەحزاب خۆیان ئەڵێن ئەو حیزبانی کە ئێستا خۆیان کردووە بە پێشڕایەتی بۆ مەوزوعە من ئێستا لە کوردستان ئەوەی کە بینم نەگمن پەرلەمانەکەی حکوومەتەکەی سەرۆکایەتی بەناو هەرێمەکەی هەر هەموو ئەحزابەکانی ئەوەی کە لە کوردستان هەوڕی بۆ ئەدرێت و دیعای بۆکرێ ڕاپرسیەکە لە ڕووی مەوزوعەوە سیاسیە لە ڕووی وجوبی و ڕێکارەکانیەوە ئیختیاریە لە ڕووی ئارەزوومەندانەیە لە ڕووی کاتەوە پێشوەختەیە لە ڕووی هێزی ئیلزامەوە ئیختیاریە تۆ کە ئەوە ڕاوکوتم ڕاپرسیمان کرد قوی ئیلزامەکەی چییە؟ ئەڵێ چی سبێنێ بە حکوومەتی اتحادی لە بەغاڵی چی؟ ئەڵێ من استقلالە بم یا انفصالە بم کاک شۆڕش ئەمە زۆر گرنگە ئەم جەدە لە بە کاک مەشخەڵ وەکو کەسێکی قەومی جوابم باتەوە بە بەغاڵی چی؟ ئەڵێ من ئەڵێ استقلالە بم یا انفصالە بم ئەگەر استقلالە بیت کەواتە تۆ عێراق مستعمەرە بووە چونکە ئێمە لە ژمارە قەراری 15 1514 ئومەمی متحیدە کە دەرچووە حەق تەقریری مەصیر للشعوب والأمم کە ئیعلان کراوە لەسەر چه ئەساسێ بووە؟ استقلال بۆ ئەو دەوڵەتانە بووە کە مستعمەری ژێردەستی ئیستعمار بووە ئایا عێراق بۆ ئێمە ئیستعمار بووە؟ ئێمە بە حکمی ئینتیداب دابەشکراوین لە ساڵی 1990 بەدواوە باشە خۆگەر ئینفصالە ئینفصال واتە طردی جزء لە کل من جیا ئەبمەوە لە عێراق بەڵام استقلال تەرکی جزءە لە کل واتە ئێمە خۆمان لەو ئیتحادە اختیاریە کە بەپێی دەستوری ساڵی 2005 ئەوە کراوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەو ئیزافەی کە زۆر عەجیبە یعنی ئێمە 45 ملیۆن بەرەو ژوورین ئێمە ئەگەر ئەم بۆرەی ئێرە ئێستا بووین بە سێ بەشەوە زیاتریشە بێت ئەگەر ئێمە ئەو صفە شەرعیە گریمان پەرلەمانیش قەیناکە پەرلەمانیش ناکەین سبێنی ئەو لیژنەیە ئیستیفتای کرد وەکو وتم 9.9 هەموو کوردێک ئەچین بۆ دەوڵەت بەڵام بە شەرتێ لە بەرژەوەندی گشتی بێ و جەوهەری هەبێ ئیستیفتاکە یعنی بمانگەێنێ ئیختیاری نەبێ ئیجباری بێ کە گەل بڕیاری یا ئێمە استقلالمانەوێ سبەینێ کاک مەسعود مەسوولە ئەبێ ئیعلانی کە
جیابمەوە. زۆر باشە زۆر باش ئەمە دواتر دەکەم بە پرسیار بەڵام با بچمە هەولێر کاگ هۆگەر قسە لەسەر ئەوە هەیە کە یەکێک لە هۆکارەکانی غیابی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەروەها چالاکوانانی کۆمەڵی مەدەنی لە هەمبەر ئەو جوم و زۆڵ و باس و خواسە گەرمانەی کە لە بەرامبەر پرسی ڕفراندۆم و ڕاپرسیدا هەیە دەگەڕێتەوە بۆ فەشەلی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەرژەوەندی پرسی سیاستکردن لە هەرێمی کوردستان. بەڕێز لەوبارەوە دەڵێ چی؟ دیتنێکە ینی خۆ دەکرێت وەکۆی جەنابەت گوتت بە گشتی بڵین فەشەلی زانکۆ، فەشەلی ڕۆشنبیر، فەشەلی میدیا، فەشەلی حیزبی سیاسی دەتوانینەوە ناوی لێ برین، بەڵام بە بۆ چوونی من ئەگەر تێزی شیکاری تەندروست بۆ بارودۆخ و با بڵین ئەو قۆناغی کە کۆمەلگا لێرە پێدا تێپەڕ دەبی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش پێدا تێپەڕ دەبی ممکنە دەرچەی جیاوازمان هەبێ. بەدڵنیایی ئەوەی کە من ئیطلاعم هەیە و لە نزیک ئەگەدارم کە ڕێکخراوەکان بە پێی توانە لە مەسئلەی سربەخۆیی و تێزە یاساییەکان و ڕیفراندۆم چالاکی جیاوازیان ئەنجام داوە، بەڵام ئەو پرسەوەکو گوتم نەچۆتە دەرچەی ئەوەی کە دوازار بە چ لایەک دەکەوێتەوە و پێم وانییە ینی عملیەکە وەکو هەر و داوێکتر نییە کە جیاوازی گەورە هەڵگرێ، ینی ئێستا کە دیقەتی ئەو گفتوگۆی ئێمە بدەی کەسمان نییە بەڕاستی لەگەڵەوە بێ لەگەڵ عێراق بمێنێتەوە، کەسمان نییە لەگەڵەوە بێ، ینی ئێمە وەکۆیە گفتوگۆ لەسەرەوە دەکەین هەوا گرنگە بۆ ژیان، ئێتەوە بێشک گرنگە بۆیە تێزی جیاواز هەڵناگرێ ئەوەی کە جیاوازی دروست کردووە من بەملانەی سیاسی تەسکە ئەگەر نا باقیەکەیت کە پێم وانی یعنی ئێستا من بە جەنابەت بڵێم یاساییە یاسایی نییە دەبیتن نابیتن وەکو شێوە گشتیەکە هەمووان بەو ئاقارە هان دەدەن، بەڵام ئەو پرسیارە دەوی بێتە پێش و پێم وایە لێرە ڕۆڵی ڕێکخراوەکان لە کاتی خۆی بەدیار دەکەوێت کاتێک کە ئێمە بە ئاقارێکدا ئەو پرسە ببین کە دوازار بمانەوێت لە پرسی نیشتیمانی دەریکەین بۆ پرسێکی حیزبی یا کەسی یا ناوچەیی، چونکە بە بۆچوونی من سیاسەتی دیفاکتۆ بەهێزەوە دەکرێت و هەندێک زاریش بۆ ئەوەی حقت نەبێتە خیتابێکی دیماگۆزی بەرنامەدا ڕێژراو خۆی ئەوەش دیماگۆزیایە کە تو ڕای گشتی بە هەڵەدا ببەی، چونکە پێم وایە ئەگەر ڕاشکاو بین من لە بەرنامەی تریژ ئەوم گوتووە پرسی ڕاپرسی یا سربەخۆی کوردستان پرسێکی گرنگە ئەوەی دەستی بداتێ کارێکی باش دەکات، بەڵام ئەمە پێشینەی هەیە دەبێ ئامادەکاری پێشینی لۆ بکرێت، حتا ئەو لیژنەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت دروست بکرێت کارێکی باشە، ڕاوێژی بەردەوام لەسەر ئەو پرسە کارێ بەڕاستی دەبێ لایەنە فەرمیەکان کە ئێستا غیابیان هەیە گەڕاینەوە بۆ لایەنە حیزبیەکان وەک بگەڕینەوە بۆ لایەنی حیزبیش ئەوێ ئەو دەستکەوتە بۆ ئەو بمێنێتەوە، ئەگەر نا لایەنی فەرمیوە بەڕاستی دەبێت زانکۆکانی کوردستان بە تایبەتی کۆلێژە تایبەتمەندەکان بانگ بکرێن کۆ بکرێنەوە لجانیان لێ دروست بکرێ، ڕێکخراوی مەدەنی کۆ بکرێنەوە لجانیان لێ پێک بێ و لە چەند لایەنێکدا ڕۆڵی گەورە دەجێڕن لە هۆشیارکردنەوەی خەڵک لە بەشداری پێکردن لە چاودێریکردن تا دوایی لەوانە پێویستە بانگ بکرێن لجانیان لێ دروست بکرێ، مێدیا بانگ بکرێ لجانی لێ دروست بکرێ. بۆیە من گوتم زەن چۆنە ئێمە ئەگەر بەڕاستی دەمانەوێت ئامادەکاری باش بۆ ئەو پرسە بکەین و بمانەوێت یەکتری ئیحراز نەکەین، بمانەوێت هەمومان براوە بین، مۆدێلی تەندروستتر هەیە، یعنی ئێمە دەبێت زیاتر لە سیناریۆیەکمان هەبێ بۆ ئەوەی بەرەو ئەو پرسە گەورە نیشتیمانیە بچین کە خەونی هەزاران شەهید قوربانی مناڵ گەنج پیری ئەو میلەتەیە. بە بۆچوونی من چۆن بەرەو ئەوە دەچین بە باشتر، یعنی سیناریۆ جیاوازمان هەیە ئێستا کەس هەیە ناکۆک بێلەوەی ئێمە بەرەو ریفراندۆم و سربەخۆی بچین. منیش دەڵێم کاکە ڕاست دەکا کە دەڵێ مەرزنیە یەک ڕێز بین لە هەموو ڕاکەن، ئەوە ڕاستە، بەڵام ئەگەر یەک ڕێز بین بەهێزترە یا چار ڕێز بین یەک ڕێز بین بە ئەگەر لە هەموو هەرێمی کوردستان بە ناوچە دابڕاوەکان و کوردستانیەکانی دەرەوەی کوردستان وەکو کەرکووک و خانەقین و سنجار و ئەوانەش بکرێ باشترە یا بەبێ ئەوانە طبعاً بەوانەوە باشترە. ئێستامە قسەمان لەسەر باشترینێکە ئایا بە یاسا و لە چوارچێوەی پەرلەمان و ئەوانە بکرێ و شەرعیەتی زۆرتری ناوەندی نێدۆ وەکو مامۆستا باش باسی کرد لە ڕووی یاسای مەسئولیەتی قانونی هەیە جەزاعات هەیە
چۆن مامەڵە لەگەڵ یەکێک دەکرێت کە سندوقەکان بشتێنی یا تەزویرکە یا تەلاعوب بکە ئەمانە دەبێ یاسایەک لای کاتەوە سزای بۆ دانێ مەسئولیە بخاتە سەر ئەو لانێک کە بەرپرس دەبێ بەوە بێ باشترەیە بەبێ یاسا بێ چیرۆکەکە لەو سیناریۆ جیاوازانەیە کە دەبێت لە بەردەممان بێ یەک سیناریۆمان نییە چکە ئێستا خیتابەکە وایە لایەنێک کە بزوتنەوەی گۆڕانە و ئەوانەی پشتگیری لەو لایەنە دەکەن دەڵێ دەبێ ئەو پرسە لە پەرلەمان ساغ بکرێتەوە و ڕێگای ترمان نییە چکە پەرلەمان لە ڕووی شەرعیەوە ئەو جێگەیە دەبێ ئەو بڕیارە بدە لاکەی تری دێ دەڵێ مەرج نییە پەرلەمان بیدە دەکرێت حکومەت ئەو کارە بکە و ئەوە ئیشێکی تەنفیزیە سربەخۆبوون نا بەس ڕیفراندۆم ڕا وەرگرتن ئەمە دوجار کارێکی حکومیە و پێویستمان نە بە پەرلەمانە با پەرلەمان پرسێکە دەکرێت مناقشە بکەین بەڵام ئێستا مەرز نییە پەرلەمانیشمان هەبێت دەکرێت سربەخۆ بین مەرز نییە حکومەتیشمان هەبێت دەکرێت دەوڵەتمان هەبی دوجار بە نەتیجە ئەو دوو تێزەیە ئەو دوو ڕێیە بەم شێوەیە تەرەح دەکرێت کە پێم وایە بارچاوتەشیە دەبی سیناریۆی زیاتر هەبی وەکو گوتم تەنازولاتی هاوبەش بۆ سیناریۆی جیاواز و ئەگەرەکانی ڕاستە بکرێ زۆر باشە لەبەرەوەی زۆر باشە دەگەڕەمەوە لە زۆر هەرێمی ناوخۆی عێراقی و نێودەوڵەتی شێبرا زۆر چاکە زۆر چاکە کاک مەشخەڵ هەزناکە یەکێک لە کێشەکان کە دوجار لە ئێستادا کێشە دروست دەکات پەیوەندی بە نەتیجەوە هەیە ئەوەی کە مامۆستا باسی لێوە دەکات نەتیجەی ئیستیفتا اختیاری دەبێت ئیجباری دەبێت ئەم ناڕۆش نییە لە دوای ئیستیفتا لە ئێستادا کێشەیەشی دروست نەکردووە بە تایبەتی ئێستا شاراوەنی کە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەم ئیستیفتایە ئەوەندەی بوو ئەوەیە کە خواستێکی شخصی بەڕێزێکیانی دوجار بهێنێتە دی خەونی کەسێک تحقیق بکە هیچی دەرنیە بۆ نا یعنی بۆچی ئەگەر بێ یعنی ئەزین بەر لەوەی ئێمە جوابی ئەوە بینەوە بەڵام مامۆستا مەجموعەیە پرسیاری کرد من لە ڕاستیەوەکو لە ڕووە سیاسەکەی زۆر هەژارانە بوو پرسیارەکانی من حەزەکەم بینەر بە هەڵانە بین مامۆستا جناب ئەفەرمووی ئیتیحادی سۆڤێتی کە دابەش بوو لەسەر ئەساسی قانونوانیە مامۆستا یەکێتی سۆڤێت کە دابەشە بێ لە دوای انقلابی 1990 کە دافعێکی سیاسی هەیە دوجار قانون ناچار اعتراف بە نەتیجەی و سیاسەتە بکە کە دابەشبوونی وڵاتانی یەکێتی سۆڤێتە باسی لەوە کردم تەنها دوو نمونێت باسی لە یوغۆسلافیا کرد یوغۆسلافیا چۆن دابەشە بێگەر حیلفی ناتۆ بە قەراری سیاسی نەیەت و تەدەخولی تیانەکە مامۆستا بە قەراری سیاسی بە قەراری سیاسی مامۆستا سیغەکەی قانونی نییە بینە بە هەڵامە سیاست کەوتووە دافعی سیاسی پێش قەرارە دافعی سیاسی پێش قەرارە بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی سیاسی پێش قەرارە ئێمە ئیستا لە چرکە ساتێک ئەنجام مامۆستا باسی لەوە کردوتی لەکوێ بۆ لیژنە دروست کرێ من وتی ئەی لە باکووری ئەفریقا من تەنها ئەو قسە زۆر مەبەست بوو باکووری ئەفریقا باسی باکووری ئەفریقا کرد تەجیرەهینەکە شایەتە سیدیەکان کە دوجار پێمانەدەن وتی بۆ نمونە لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە هەتا بۆ نمونە لە باکووری ئەفریقا لە ئەمریکا لە وڵاتانی ئەمریکای جنوبی وتووە بەڵێ باسی باکووری ئەفریقایشە کە دوای هینە سیدیەکە لە بۆ حاصڵ ئێمە گەلێکمان هەیە ناوی گەلی جەزائیرە گەلی جەزائیر لە دوای ئەوە لە 1954 خەباتی چەکداری بۆ سربەخۆییەکە لە 1962 مامۆستا بۆ معلوماتی جەنابە لە ئیتیفاقی ئیڤیان تەنها 4 کەس هەزناکەی جیاوازیەکە لە کاتێکدا ئەوەی جەزائیر ڕوودا کە جەزائیر خاوەنی دەوڵەت و پەرلەمان و هیچ جمگەیەکی سیاسی نییە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمانمان هەیە جمگە سیاسیەکانمان هەیە ئێمە گەلێکی ئەمە بۆ ئەکسسواری کۆمەڵگەیە مامۆستا ئەوەی کە ئێمە کردومانە هەموو شتەکان بۆ جوانکاری مجتەمع زۆر چاکە وەڵامی پرسیارەکەی من بدەوە بۆ مەسیر دوای ئیستیفتا ئەم ناڕۆشنی کە لە دوای نەتیجەی ئیستیفتا هەیە هەزناکەی دۆرتۆنگێشی دروستکردن لە ناو کۆمەڵگەی کورد بڕیاری مسبقە بڕیاری سیاسی حیزبەکانە پێی وایە ئەگەر من پێم وایە ئەوە بەڵام بەوادر هەیە بەوادری ئەوەی کە بەرپرسە باڵاکانی هەندێک حزب قسە لەسەر ئەوە دەکەن کە مەرجنیە ئەم ئیستیفتا نەتیجەکەی ڕاستەوخۆ بەرەو سەربەخۆیمان بەرێ نازین چۆنە بەڕاستی ئەوە بۆچوونیەکە مامۆستا ئەوە بۆچوونیەکە بەڵام شتێکی تریش هەیە من پێم وایە بە بوونی ڕیفراندۆم و بە نەبوونی ڕیفراندۆم سربەخۆیی کوردستان ڕائگەیەنرێەوە ئەوە ئیرادەی ناوخۆیی و نێودەوڵەتی لەسرە ئەوە قەراری مسبقی نێودەوڵەتی لەسرە ئەوە هەندێک فاکتەر لە پشتیوەتی و هەندێک پێدراوی زۆر گرنگ لە خەریتەی جیۆسیاسی ناوچەکە هەیە کە پێم وانییە بەرنامەکە مەجای ئەوەی هەبێ ئێمە قیادەی سیاسی کورد و شخصی لەگەڵی بێ پێش دەکەوێت ئەوەی دواکەوێت دوا دەکەوێت ئەزانی چۆنە مامۆستا من یەک نمونی زۆر بەسیط بە یەک دێر ئێمە کاتێ ئەمانەوێ
لە شقامێک بپەڕینەوە عملی قەرار چۆن دروستەکرێ سیارەیەک بەرەو ڕوومان دێ ئێمە ئەبێ لەگەڵ سورعەتی هاتنی سیارەکە قیاساتی خۆمان بکەین دوجار قەراری پەڕینەوە بین کە سیارەکە سورعەت وەرەگری ئێمەش دووبارە چێکی معلوماتمانەکەین و قەراری ئەدەین و یەکسەر تەنفیزی شەکەین بۆچی بۆ سیارەکە نەیە لێمان لە کاتێدا لە کاتی ئێستادا ئەم قیاساتانی کەن بە سەر بەخۆی بۆ ڕاپرسی لە شوێنی خۆیدایە ئەمە وەزیفەی قیادەی سیاسی کوردە کە سربەخۆیی کوردستان حتا بە نەبوونی ڕیفراندۆمیش بە نەبوونی ئیجماعی نێودەوە بە نەبوونی ئیجماعی ناوخۆی خۆمان بە نەبوونی ڕەزامەندی دەو ئەزین چۆنە کێشەی پیاوە قانونیەکان و پیاوە ئەکادیمیەکانی تەواوی دنیا ئەوەیە کە سیاقەکان زۆر درێژەکەن یعنی هەر خۆی کێشەی ئەکادیمیە ئەوەیە زۆر درێژە بە دەرەجەیەک درێژەکە سیاست لەگەڵی هەڵ ناکە من هیواداری ئێمە لە قەرارتی مواسەفاتی قەرار لەحزەی قەرار چرکەساتی دروستکردنی قەرار تێبگەین هەمیشە ئەهلی قەرار لەگەڵ ئەهلی قانون لە کێشەیەک و لە بەریەکەوتنێکی زۆران حتا استراتیژناسەکان لەگەڵ ئەهلی قەرار لە کێشەی زۆر قوڵان لەبەرچی لەبەرەوە قەرار هەمیشە لەگەڵ چرکەساتەکان مامەڵاکە بەڵام قانون هەمیشە سیاقی درێژ یعنی ئێستا ئەگەر بێت و ئێمە بین هەموو تاک بە تاکی مجتەمەعی کوردی وریاکەینەوە لەوەی کە ئێمە بەرەو چیە چی یا ئەمانەوێت چی بکەین چۆن بەڕاستی ئێمە سیاقی کە ڕەنگە تا کۆتایی قەرنی 21 ئێمە نەتوانین ئەم قەرارە بین قەرار مواسەفاتی ئەوەیە کە لە دائیرەیەکی زۆر بەرتەس پێویستە تۆ قەراری خۆت بدەیت و قەراری مەسیریش بدەیت قەراری وەکو حاڵەتی شۆڕژگەڕی حاڵەتی ئێمە حاڵەتی شۆڕژگەڕێ لە بەرەو من تەسەورم نەئەکرد جەنابی مامۆسا بفەرمێ ئێمە ئایا عێراق هێزێکی داگیرکەرە عێراق هێزێکی داگیرکەرە لە کوردستان جێشی بەڵێ هێزێکی داگیرکەرە بەڵام یاسای نێودەوڵەتی وا ناڵێ یاسای نێودەوڵەت دوجار ناچارە مامەڵە لەگەڵ واقعیا بکە دوجار کە ئێمە قەراری خۆماندا کە ئێمە نامانەوێت لە عێراق بین و عێراق دەوڵەتێکی داگیرکەرە ئەو کاتە یاسای نێودەوڵەتی ناچارە یاسای ناوخۆیش ناچارە تەفەهومی ئەمە بکە دێ تەقنینیەکە ئەین تۆ سەیری هەموو سەیری کێشی عەرەب و فەلەستین بکە باشە هەتاکو ئیسە یاسای نێودەوڵەتی لەوە تێنەگەشتووە کە ئیسرائیل سنوورەکانی 16 ئایا هی ئەوە یا هی ئەو نییە بەڵام وەکو عەمەلی وەکو واقعی حاڵ وەکو سیاسەتی دیفاکتۆ کێ خاوەنی قەرارە لەسەر ئەو زەویە ئیسرائیل کەوا بێ یاسا چی ئەڵێ لێرە یاسا دەستەوسانە یاسا فقط کۆمەڵێک عیباراتی هەیە کە لا حەولە لەه وەلا قووە لەبەر نابێ گوێ بۆ یاسا بگری ئێمە ئەبێ وەکو حاڵەتێکی شۆڕژگەری کە فعلەن ئێمە ئیستێژ لە شۆڕشین ئێمە لە حاڵەتی شۆڕشین پێویستە بە ڕۆحیەتی قەراری سیاسی مامەڵە زۆر چاکە بەفعلی کاک دووسن ئەگەر ئێمە واقعی هەرێمی کوردستان بخوێنینەوە ئەوەی کاک مەشخەڵ باسی لێوەی دەکا تاو نییە جاوەڵە کاک مەشخەڵ بە قسەی کاک مەشخەڵ بێ هەر لە جۆن بۆدان فەڕەنسیەوە کە لە 1970ەکانەوە بڕۆ بۆ جۆن لۆک و جان جاگڕۆسۆ و هەتا ئەگا بە جۆرج بۆشی باوک هەمووی غەڵەتی کردووە هەمووی هەڵە بووە قانون چ پێویستەکە هیچ مشکلەیەکمان نییە ئێمە قانونمان بۆ چییە قانونمان نایە هەموو شتێک بەس قانون لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان چه خزمەتێکی کردو تاوەکو ئێمە یعنی بابەتێک ئاوەها گەورە کاک شۆڕژیان جا من ویستم ئێستا ئەو ئیتاریک ئەو مەفهومەی ئاخر خۆ ئێرەش خۆ وڵاتی جەنگەڵ نییە کاکە چۆن ئێستا ئێمە بەشێکین لەو عێراقا بتێ و نەتەوێ ئەم دەستورە ئەمان با بەڕێوە کە کاک مەسعود و کاک وڵاتێک نییە ڕۆژانە سنوورەکانی نەبەزێنێ کاک مەسعود کاک نەوشیروان مام جەلال کەسانی سەرەکی بوون لە داڕشتنی ئەم دەستورەیە سەرەتاکەی ئەڵێ چی ڕۆژانەکەی دیباجەکەی پێشێلی باشە قبوڵمی دەگرێت بۆ ئێمە احترامی ناگرێت بەڵام وەرە ئەڵێ چی ئەڵێ التزام بەم دەستورە محافظە لە عێراقەکە کە یەکگرتوو بێ حڕ بێ شعبن و ئەرزن و سیادەتەن دە 12 ساڵ بەر لە ئێستاە باشە بابە ئێستا بە کاک مەسعود ئیعلانی کا بڵێ من انفصالەکەم ئەو قەرارە مەخفیانەی کە کاک مەشخەڵی زانێ و ئێمە نازانێ ئێمە ناوە با بە سیاسی فەقیر و هەژار کاکە وشیارمان کەرەوە با بێنە سەر ئیمانەکەت زۆر باشە با من پرسیارێکتر لەبەر با من بڵێم من مەبەستم بوو فکری ئیتاری قسەکردنی کاک مەشخەڵ بەو ئیتارەیەڕەوە شتێکی لە مستەڵەحی سیاسی کۆنا هەر لە کۆنەوە بووە پێوترێ دەوڵەت نەناو دەوڵەتە یعنی الدولة العميقة دەوڵەتی عمیقە ئێستا دایمەن ئەو دەوڵەتانە کە فاشل بوون بەرەو دەوڵەتی عمیقا ڕۆن دەوڵەت نەناو دەوڵەتە چی ئەمانە بابڕێەوە کۆمەڵە کەسی سیاسی مەدەنی عسکەری نوخبەوی ڕێزمەیە تاتا ئاینیش ئەمانە
سەرکۆزەری ئەم دەوڵەتەن کۆمەڵێ مەساڵحی حیزبی و تاکە کەسی لە ڕێی ئیعلامەوە لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی اقتصادەوە لە ڕێی هێزەوە ئیدعای ئەوەکەن کە سیاست پێش قانونە لە کاتێکە عێراق لە ڕووی ئیرهاب و فەسادەوە یەکەم وڵاتە لە ڕێی شەفافیەت و نەزاهەتیشەوە دوامین وڵاتە تۆ لە منطقەیەکە ئەژیت ئەمە سەردێڕی هەواڵەکانی بێ کە ئیرهاب و فەسادی تایە کە شەفافیەت و نەزاهەتی تیانە بە ویژدانت قبوڵە تۆ دەوڵەتێک لە ناو دەوڵەتە دروست بێ عێراق دەوڵەتە ئێستا ئێمە ئەمانەوێت لە ناو دەوڵەتە دەوڵەتێکی تر دروستکەین تۆ وەڵامی پرسیارەکەم بەوە بەرەوانی ڕاپرسی ئەەکەی بۆ ئینفیسال یا بۆ ئیستیقلال کامیانەکەیت زۆر باشە با من بچمەوە لای هەولێر پێرەچە کاتم نەما بێ ئەم پرسیارە کاک مەشەڵ وەڵامی بداتەوە کاگە هۆگر دەگوترێ ئەم پرسی ئەنجامدانی ڕاپرسی بە دەرەجی یەک پرسێکی سیاسیە کارێکی سیاسیە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەر لە بنەڕەتدا معنی نین پێوەی پەیوەندیدار نین پێوەی و هەر سەرقالبوونێکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەم بابەتە لە ڕاستیدا تەجاوزی ئیشی مەدەنی خۆیانە بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ من پێچوانەی ئەو دیدەم پێم وایە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بنەمادا کاری سیاسەتەکەن ئەگەر سیاست تعریفی پاراستنی ئەو بەرژەوەندیانە بێت کە هەیە ئەمانیش ڕۆڵ و کار دەجێڕن بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانەی کە هەیە و کاریگەری دروستکردن بۆ دنیایەکی باشتر بۆیە بە حەقەت ڕێکخراوەکان ممکنە بە دیوێکی زیاد سەیری ئەو بکەن کە دەبێ دوزار خۆیان یەکلا بکەنەوە لەگەڵ ڕایەکی سیاسی ئەلێرە جیاوازی هەیە یان دەبێ دوزار زۆر چاکە کاگە هۆگر هەست ناکەی ئەمە کێشەیەکە ئەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بیانەوێ خۆیان یەکلا بکەنەوە دەگوترێ بەفعلی یەکلا بوونەتەوە ئەوەش هۆیەکی دیکەیە بۆ ئەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە سستی دەربکەون کەوتونەتە ژێر کاریگەری ئەو هێز و ئەو لایەنە سیاسیانەی کە دەیان زوڵێنن دوزار ئینجاوە دەمان با بۆ پرسیارێکی تر بڵین ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان دابش بکەین بەو ژمارەیە کە هەیە چەندیان ئەوانن کە بڵێن وەکو ڕاچەتەی دکتۆر بە بڕیاری حیزبی و سیاسی دامەزراون ژمارەکە بێ شومارە ینی و ناشارنەوە ناوەند و مەکتەبی تایبەتێک کە لە حیزبەکانەوە بەڕوونی ئاراستەی ڕێکخراوی مەدەنی و کەرتەکانی چکە بە بۆچوونی من لازال عقلێتی شمولی زالە لە کۆمەلگای کوردستانی و سیاستکردن لازال ئەو تێزە زالە کە دەیەوێت هەموو کایەکانی کۆمەلگا کۆنتترۆل بکە لە ناویشی ڕێکخراوە مەدەنیەکان و بەکاریشی بێنی لە کاتی پێویستدا ئینجا بەکارهێنان هەیە شەرعیە و تەندروستە بەکارهێنان ناشەرعیە و پێم وایە بەشێکی گەورەی ئەم ممارەساتانە بە شێوازی جیاوازەیە بە شەرعی و بە ناشەرعی بەکاردێنرێت بەڵام لەو ناوەندا کۆمەڵک ڕێکخراوی مەدەنیش و ئەو کارایانەی کە لەو بوارەشە نادیدی جیاوازیان هەیە بە جیالەوەی کە هەیە بیر دەکەنەوە و ناچنە بنباڵی ئەو بلۆگبندیە و پێمان وایەوە لە خزمەتی ئەو پرۆسەیەدا نیە بۆیە نەچوونەتە بنباڵی بەڵام ئەگەر قسە لەسەر ئەوە بێ دوزار ئەوان بۆ نایەنە دەنگ لەمەڕ پرسێکی لەو بابەتە من پێم وایە لەمەڕ هەموو پرسەکان دەنجیان هەبووە بەڵام دەنجیان تا ئەو سنوورە دەبیسترێ کە لە بەرژەوەندیدایە برا جوانەکەم یعنی مەسەلەن مێدیا لە کوردستان لە بەردەستی 90% لە بەردەستی حیزبی سیاسیدایە بە نەتیجە بازار لە بەردەستی حیزبی سیاسیدایە سەرمایە لە بەردەستی حیزبی مەسەلەن ڕێکخراوی مەدەنی چالاکی گەورە و جوانی ئەنجام داوە بۆ ئەو نیقاشە ئێستا زۆر چاکە کاتم نەما کاگی هۆگر زۆر بەڕێز کاگەی هۆگر چەتۆ لە کۆنتترۆل فشارم لەسەر زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگەی هۆگر چەتۆ چاودێری سیاسی لە ستۆدەی هەولێری پایتەخت لەگەڵمان بووی هەروەها زۆر بەڕێز کاگەی مەشخەڵ کەوڵۆسی چاودێری سیاسی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم هەروە زۆر بەڕێز کاگە بێستون حەمە ساڵح پارێزەری ڕاوێژکار سپاس تێشەکەم زۆر بەڕێزم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سپاس